لە ناوبردنی بانقەستی ژینگەی کوردستان. گەرمای هاوین لە ڕێدایە و مەترسیە گرکەوتنەوە هەموو ساڵێک هەڕەشە لە دارستانەکانی زاگرۆز دەکات. ئەگەرچی کۆماری ئیسلامی لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا زۆرترین زیانی بە ژینگەی ئێران گەیاندووە، بەڵام لە کوردستان بە هۆکاری سیاسی و ئەمنیەتی بە ئەنقەس خەریکی لە ناوبردنی ژینگەی ئەم ناوچەیە. بۆ نمونە زۆربەی ئاگرکەوتنەوەکان بەهۆی بوونی هێزەکانی سوپال لە ناوچە سنووریەکان و تەقەی نابەرپرسانەی ئەوان ڕوودەدات. ڕەوتی وێرانبوونی ژینگە لە ئەکامی سیاسەتە دژە خەڵکیەکانی کۆماری ئیسلامی تەنیا دارستانەکانی ڕۆژاوای ئێران لە خۆ ناگرێت. لە سەرانسەری ئێران ساڵانە 125,000 هێکتار دارستان لە ناو دەچن. پێشبینی دەکرێت ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت لە 50 ساڵی داهاتوودا هیچ ئاسەوارێک لە دارستانەکانی ئێران نامێنێت. بەڵام ئەم پرۆسەیە لە کوردستان بە شێوەیەکی خێراتر ڕوودەدات. ئەم ڕژیمە هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بە ئەنقەست و بە پێی پلان ویستویەتی ژینگەی کوردستان لەناو ببات. سوتاندنی دارستانەکان بە بیانۆی دابینکردنی ئەمنیەت بۆ هێزە سەرکوتگەرەکان، دروستکردنی بەنداوی ناکارناسانە، بیناسازی بە مەبەستی قازانجپەرستی یان سەربازی، ڕێدانی زبڵ و پاشماوەی ناتەندروستی شارەکان، چاندنی مین لە ناوچە سنووریەکان، تۆپبارانکردنی ناوچە شاخاوی و لەوەڕگەکان، تاڵانکردنی سامانە سروشتیەکان، دەرهێنانی بێبەرنامەی کانگاکان و وشکردنی بە شوێنەی دریاچەی ورمێ و زرێبار، وشکردنی تاڵاوگەکان، گواستنەوەی پاشماوە ژەهراویەکان بۆ دەرەوەی شارەکان و تەنانەت پیسکردنی ڕووبارەکان و ڕاکێشانی ڕێگای سەربازی بۆ سەر شاخ و گردەکان تەنیا چەند نمونەیەکن لە هەوڵە بەردەوامەکانی حکوومەتی ئیسلامی بۆ تێکدان و لە ناوبردنی ژینگەی کوردستان. بەپێی هەڵسەنگاندنی چالاکانی ژینگە پارێز لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 4 ملیۆن هێکتار لە کۆی نزیکەی 10 ملیۆن هێکتار لە دارستانەکانی زاگرۆز لە ئاکامی ئاگرکردنەوە و هۆکارگەلێکی دیکە لە ناوچوون. نەبوونی وەبەرهێنان و نەڕەخساندنی هەلیکار لە کوردستان بەکردەوە بووەتە هۆی مەترسی لەسەر ژینگە و تەنانەت لە هەندێک حاڵەتدا جگە لە بڕینیدارەکان هانی خەڵکی کوردستانی داوە بۆ ڕاوکردن و فرۆشتنی ئاژەڵ و باڵندە کێویەکانی وەک سمۆرە، ڕێوی، گورگ، ورچ و کە و هیتر. ئەو کە گرنگترین پێویستی مرۆڤ و هەر بوونەوەرێکی زیندویترا بەهۆی سیاسەتە داگیرکاریەکانی ڕژیم لە کوردستان لەگەڵ قەیرانێکی جددی بەرەڕووبەتەوە و ئێستا نەبوون یان کەمبوونی ئاو لە یەکێک لە پڕئاوترین ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووەتە شتێکی ئاسایی و بەردەوام. نەبوونی تەکنۆلۆژیای گونجاو بۆ سەر لە نوێ بەکارهێنانەوەی پاشماوەکان و پاکردنەوەی بە تەواوەتی ئاوەڕۆکان دەبێتە هۆی پیسبوونی هەرچی زیاتری ئاو و خاک و هەروەها دروستبوونی مەترسی بۆ سەر مرۆڤ و سەرجەم زیندەوەرانی دیکەی کوردستان. ڕژیم جگە لە هەوڵی سیستماتیک بۆ تێکدانی ژینگەی کوردستان و پیسکردنی خاک و هەوا و ئاو لەگەڵ چالاکانی ژینگە پارێز وەک دوژمن و مەترسیەک هەڵسوکەوتی کردووە و بەگرتن و ئەشکەنجە و زیندانیکردن و تەنانەت کوشتنیشیان بەزوتنەوەی دیفاع لە ژینگەی کوردستانی لەگەڵ گرفت و مەترسی زیاتر بەرەو ڕوو کردوێتەوە. لە ناوبردنی ئەم سروشتە جوان و شوێنی حەوانەوەی سەدان جۆری ئاژەڵی دەگمەنا لە بەرچاوی دام و دەستگاپان و بەرینە نظامی و ئیداریەکانی ڕژیم ڕوودەدات بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکی کاریگەر بە مەبەستی ڕاگررتنی بگیرێتە بەر. ئەوە تەنیا خەڵکی ناوچەکە بوون کە بەدەستی بەتاڵ و خستنە مەترسی گیانی خۆیان تا ئەو جێگایی کەتوانی بێتیان دارستانەکانیان لە بڵێسەکانی ئاگەر ڕزگار کردووە. هەڵسوڕاوانی مەدەنی لە کوردستان بە درکردن بەو کارەساتەی کە بەم شێوەیە ژینگە لە ناو دەبات و بە مەبەستی بەرگریکردن لە ژینگە لە بەرامبەر ئەم وێرانکاریەدا دەست بەکار بوون. ئەم هەڵسوڕاوانە هەوڵیان داوە سەرنجی هەمووان بەرەولای ئەم پرسە گرنگە ڕابکێشن و بەش بە حاڵی خۆیان ڕۆڵیان هەبێت لە بەرزکردنەوەی ئاستی فەرهەنگی پێشڕەوانە لەم بوارەدا. پێکهاتنی دەیان ناوەند و ڕێکخراوی دیفاع لە ژینگە، دژایەتی لەگەڵ ڕاوکردن و بەرگریکردن لە مافیا ژەڵان،
دانانی خولی ڕاهێنان بە مەبەستی پێویستی پاراستنی ژینگە، چاندنی نەمام و ڕێگریکردن لە بڕینی دارستانەکان و تەنانەت هەوڵدان بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکان بەدەستی بەتاڵ و بە کەمترین ئیمکانات بووەتە کار و چالاکیەکی ڕۆتین و بەردەوام لە کوردستان. خاوێنکردنەوەی گوندەکان و گەڕەکەکانی شار لە زبڵ و پاشماوەکان لەلایەن جەماوەرێکی خۆبەخشەوە هەندێک کردداری ڕەمزی دژ بە جگەرە کێشان و لە ناوبردنی جگەرە و نێرگەلە لە شوێنە گشتیەکان، شکاندنی تفەنگ و قەفەزی ڕاوکردن و ئازادکردنی باڵندەکان و ڕێخستنی کەمپین لە دژی ڕاوکردن و توندوتیژی لە دژیاژەڵان، هاریکاری و هەوڵی بە کۆمەڵ بۆ کوژانەوەی ئاگری دارستانەکان و هیتر وردە وردە بووەتە فەرهەنگێکی جێکەوتوو لەم کۆمەڵگایەدا. ئەگەرچی ڕادە و ئاستی ئەو مەترسیانەی کە هەڕەشەن بۆ سەر ژینگەی کوردستان گەلێک ئەولاتر لە بازنەی چالاکیەکانی ئەم گروپانە و ئەم ئاستە لە هەوڵەکانە، بەڵام ئەم بزاڤە لە هەمان کاتدا کۆمەک دەکات بە پەرەسەندنی فەرهەنگی پێشڕە و ڕەفتاری بەرپرسانە بەرامبەر بە ژینگە. درێژەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی مەترسیەکی جددیە بۆ سەر ژینگە و ژیانێکی تەندروست بۆ خەڵکی کوردستان و سەرجەم دانیشتوانی ئێران.